های کرم تا چه با خوم کردی های میره او گردیم سارت او کردی با ونه او شنارم های متعبرده گوندی روسیه گونده چه هزار کنه لكردستاني ما أخرم نابري تكون دي لا قندي ما كونتر مملكتي ما ديشي شخاوية أو دستانا زور سخته بابريلي أكوي هاويني والله باشا فين كاويني خوشة هاويني هيك لي خوش النيل المنطقة دستاني أبيني بخوتبيني والله أنا بفرلقوريا داري دينو سوب إدارة دا أنينو باشا أو خوشة وشي دي عالت الضاريو كسابتيو يرمتي إقدانو سبلي خربينو أذا حيرانو لاكو بصيحو زوربانيو أوسانيو هاي بري لا أخبري لا مايا هاي لولا يقدرني باب مرمى كودت لا يا شام ماي هاي بينا بما تتكالي بري لا يرستاري ستانان لێرە ژیان ئێستا تقریبان وچی پێشان نییە پێشان بەفر زۆر ئەکەت ئەنی تقریبان لێرانە مسنە هەبوو دوو ڕۆژانەیان نتوانی ماریاتی دەرکەن ئەو هەندە بەفرەکەت بەس ئێستا ئاانە و سارانێک کە برین لە پاش ئەو خەرکە گەڕایتەوە یەک زاری بەفر زۆر کەتیە کە پاییز داهات ئەوانە هەرستن حازرای زستانی ئەەکەن وچی داران دەینن بە زۆربەی زۆری ئارفە لۆ ماریاتی ئەوانە ئارفی شتیوە دابینەکەن خەرک دار و برێن شتیوە ئەبرێ لەبەرەوەی سوتەمەنی کمە مسن کارەبا بەڕاستی ئەو سار کارەبا هەر زۆر زۆر خراپە کارەبانە غازیش گران بیا ئەگەر غاز هەبی و سوتەمەنی هەبی کارەبا هەبی خەرک تەبعاً کەمتر دارا بەکاردێنە لەبەرەوەی ئاسانکاریە بەڕاستی ئەتووە ئەگە غاز و برێن نەفت و کارەبا هەبی زۆر ئاسانکاریە لەو خەرچی پەنانابەتە بەدار بڕینێ ئەگەر سێتا سارێکیش و هەبی ئەو سوتەمەنیە نەدرێتە خەرچی و خەرک مەسەنەن ئەوها بمینیتەوە بڕواوکەوە لێ دێ داری بەریش هەموو ئەبڕی ینی ئەو ژینگە جوانن هەموو لێ تێکە چیەمەوە خەرکە ژینگە تێکەدا بەڕاستی ئەو خۆم کردی هۆی میرێ ئەو گەردیاو سارتێ ئەو کردی باوێنێ ئەو شەناڕاو هۆی مەتەعەبرێدێ